سڵاوتانە بێم کاتتان باش دیارە لە دوای پەسەندکردنی پرۆژاسای بودجە دوو بابەتی سەرەکی هەیە کە هاوڵاتیان باسی دەکەن یاخود داواکارن کە بزانن ئەو داواکاریانیان بە چۆ گەشتووە بابەتی هەڵوەشانەوەی گرێبەستی و سەربازانە بۆ کە پێشووتر لە ڕێزەکانی سوپاوازیان هێنا و لە پرۆژاسای بودجە ئەمە جێگەی کراوەتەوە کە دەتوانن بگەڕێنەوە بابەتێکی دیکەش بابەتی دەست بەکاربوونی لیوای 20 ئەو لیوە هاوبەشانی لەنێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری حکوومەتی عێراق پێکێناوە بۆ پڕکردنەوەی بۆشایی ئەمنی ناوسەرجێ ناکۆکەکان. دیارە ئەمڕۆ لیژنەی ئاسایش و بەرگری کۆبنەوەیان لەگەڵ وەفدێکی وەزارەتی بەرگری عێراق کردووە. پێم خۆشە زانیاری زیاتر وەرگرم لەگەڵ کاک سەگبان جێگیری سەرۆکی لیژنی ئاسایش و بەرگری. کاک سەگبان سڵاوتە بەگەر بێت تێرە چ بابەتی تازە هەیە لەسەر مەفسوخ عقودەوانی هەڵوەشانەوەی گرێبەستی ئەو سەربازانی کە پێشووتر لە ڕێزەکانی سوپا با بڵین وازیان هێنابوو ئێستا ئەوی لە پرۆژه یاسای بودجە جێگەی کراوەتەوە چییە و چی تازە هەیە لەسەر ئەو بابەتە؟ پێشەکە سلااو بووە بۆ بینەرێت تەلەڤیزیۆنا 24 ئەڤرۆ کۆمبینا مەدگەل مەفسوخە عقودم لجنەی باڵای مەفسوخە عقودام هەبی لەبێ قالك بسر هاتن كرني إيكش وانا جا أوابت هندك أوريشهنا عن مظلومية اللفوان هيا ونافعان عن هاتنا وقبلنا كران أو تشين حتى نهي هشت المركز تطوع الباريس قاعد خوا مراجعة بكن حتى نهي هشت آخر موعده. يعني نوي هشت كوتاودي بوانا كتتون كتشكها بدش إنه ده مراجعة مركز تطوع خوا كان ده بزان مشكلة وانشنا دبار أديشوا. سەکبان بابەتێکی یاخود پرسیارێکی زۆر لەسەر لیوای 20 دەکرێت ئەوەی کە لە پرۆژه یاسای بودجە جێگەی کراوەتەوە نیوترین زانیاری چیە لەسەر ئەم بابەتە ئەنی کی دەست بەکارە بنەمانە ئەو بابەتە طبعا زۆر بوومەژێک ینی پرسیارت تێت و حتا کیڤە چۆ حتا کیڤە گەهشتە ئەو پرسیارمە پێشکەشی وان کرد ئەوانە گوتیە هیچ تشتێک نەماوە بەس مجرد رقمێت إحصائي مانەنی شولێت ئیدارێت بەسیتن هميتش تماما بس رقم إحصائي ما ندي بان ترخان كن ودي دس بدام مخاكن. يعني تصوركن كي لواي بيز دس بكار بياخد بيوندي هي بدر شون رن مكاني وزارة إدارية و بيش بينيو بود دس بكار بنيم دوليوا بشكيه. بله دوليوا بشكيه موجودة يعني هم بوجدا ترخان كلا وتوزع خلاص بيا. بس مسائل فني ماننا أنا كأو خلاص ببن يعني أو ما بزانم هاي بكي ناكشت يعني برا بتر يعني هاي بكي ذات ناكشت دي دس بكار خاكن. ما هيك نزيك ده دس بكار بنو. بله خلاص بيش إشي أنا ما بسيار كن أوان جابكي أف جابان بيقولي بي تشتش خلاص بي هميتش نما بس مجرد تزان مسائل فنينة رقم إحصائي بان دينا أيدي بكن ده دس بكار خاك. کاک سەگبان دەست خۆش سپاس. وڵای ئەوی گوێتان لێبوو دیارە ئەمڕۆ کۆبوونەوەی لیژنەی ئاسایش و بەرگری بۆ لەگەڵ شاندێکی وەزارەتی بەرگری و دوو بابەتە جێگەی پرسیاری خەڵکیە بە تایبەتی لیوای 20 تەنها وەکو باسییان کردو تەنها هەندێک ڕێکاری ئیداری بەسیط ماوە لە دوای ئەوەش لیوای 20 دەست بەکارە بێت.